یانەشەوانەکان ئەو تارمایی و تۆڕە مەترسیدارەی کە گەنجانی پێوە دەبێت و ژیانیان وێران دەکرێت لەگەڵ لیژنە هاوبەشەکانی قایمقامیەتی سلێمانین لەسەر چنار چەند شوێنکارێک و یانەی شەوانەیان داخست چونکە دەڵێن منداڵی خواردەمەند 18 ساڵ ڕوویان تێدەکات و ئەوەش ڕێگە پێدراو نییە. بەنسبەت ئەم شوێنەوە کە داخراوە لەسەر پابەرنەبوون بۆ بە ڕێنماکانی کارکردن ئەو چاچەوەی کە بۆی دانراوە کە کاری تیا بکە یەکێک ئەوە بووە بناڵی نەوجەوان واتە خوار 18 ساڵ لێرە وجودی هەبووە کە ئەمە هاتووەتە ژوورەوە داخڵ کراوە نابێت داخڵکرێ نابێت مناڵ لەم شوێنانە وجودی هەبێت ئەم شوێنێ هۆڵەکانی بلیاردە کافتریاکانە کە شوێنی نەگەلی کێشانە مناڵی نەوجەوان بە هەموو شوێن لە شێوەکان قەدەغەیە ئەم پابەرنە بۆ مناڵ لە ژوورەوە بۆ لیژنەکەمان هاتووە تۆماری کردووە کە تۆمار کراوە مناڵەکە کراوە دەرەوە ئامادەبوونی بۆ کراوە لەلایەن بەڕێز قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانیشەوە فەرمان کراوە بە داخستنی شوێنەکە و ئێستا فەرمانەکەی بەڕێزان جێبەجێ بێت. ئەمڕۆ دوو دانەمان هەیە لە سەر چنارە و چەندی شوێنی کەشمانەیە ئەمڕۆ 6 شوێن داخین هەرێکی بە سەرپێچی جیاواز ئێمە 8 شوێنە سەرپێچی تیا بێت داخین و هیچ ڕێگرێک نەبە تا ئێستا و تا ئێستا هیچ ڕێگرێکمان نەدیوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت لە هەوڵدان بۆ داخستنی یانەشەوانەکان نووسراویان کردووە بۆ لیژنە تایبەتەکان بەڵام لەسەر ئەنجومەنی وەزیرانە بیخاتە بەرنامەی دانیشتەکانیەوە یانەشەوانەکان کەسانی دەستڕۆشتیان لە پشتە و هۆکاری زۆربوون و مانەوەشیان تا ئێستا هەر ئەوە بووە. سەبارەت بە زۆربوونی یانەی شەوانە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەحەقت مەترسێکی زۆر گەورەی دروست کردووە بۆ سەرگەنجەکانمان لە هەرێمی کوردستان. ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵی دادگەری زۆر هەنگاومان ناوە سەبارەت بە ئەم بابەتە نەشاز و نەخوازراوانی کە لە هەرێمی کوردستان سەری هەڵاوە بۆ چەند یاداشت و پرسیارمان ئاراستی وەزیر و وەزارەتە پەیوەندیدارەکان کردو هەم وەزیری ناوخۆ هەم وەزیری ڕۆشنبیری لەسەر مۆڵەت پێدان و مۆڵەت پێنەدانی ئەمیانە شەوانە و هەتا بابەتە چۆنەڵی نەشازەکانی تر کە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ هەرێمی کوردستان لە بری بەرەو پێشکەوتن بڕوا گەنجەکانمان بەرەو لاڕێبوون دەبن کەمە مەترسێکی زۆر گەورەی بۆ خێزان و خانەوادەکان ئەمە لەوە سەرچاوە دەگرێت کە هەندێک چاوچنەوە هەندێک سەرمایه‌دار هەندێک دەسەڵاتدار وای کردووە کە ئافرەتانێکی زۆری بێگانە بێن هاوردەی وڵاتمان بکەن بە هەر ناوناونیشانێک ناوی ئەنێ مەساج ناوی ئەنێ پارەپیاکردن ناوی ئەنێ مانەوە یانی شەوانە ئەوەی کە کارەکە قسەمان لەگەڵا کردوڵە من پشت ئەستورم بە بەرپرسێک کاراسانی بۆ کردم کەم کارە بکەم. دەوترێت یانەشەوانەکان سەرڕای ئەوەی پێچەوانەی دابوونەریتی کۆمەڵاتیە هاوکات شوێنێکیشن بۆ بەلاڕێدابردنی گەنجان و تێکدانی شیرازەی خێزان و کۆمەڵکە بێدەنگی حکومەت لە ئاست ئەو یانانەش نیشانەی پرسیارە و پێویستە دابخرێن. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.